شارپرێس و شار سپۆرت یەمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست لا درێژەی یاریەکانی جامی جیهانی و لا گەڕی دووەمی قۆناغی کۆمەڵەکان کە ئەزانین لای هەمومان ئاشکرایە. جامی جیهانی ساڵی 2022 لا وڵاتی قەتەر بەڕێوەچێت. هاوکات ئەتوانین بڵین دیارترین سیمای ئەم پاڵەوانەتی هەتاوەکو ئێستا بەردەوامی ڤایرۆسی پێکانەکانە کە بەداخەو کەمە پێش ئێستا گۆڵکاری هەڵبژاردەی ئیکوادۆر ڤالنسیا دووچاری پێکان بوو و بەڵێن بەدەستەبەرە برایە دەرەوە شەی ڕابردووش بینیمان نیمار دا سیلڤا هاوکاتیش پێشتری ژمانێ و کۆمەڵە گاریزانی دیگە دووچاری پێکان هات. من پشتیوان بەخوای گەورە لە چوارچێوەی یاریەکانە ئەگەر بگوچە ئیشەڵا قسە سەر پێکانەکانیش ئەەکەین و هۆکاری پێکانەکانیش ڕوون ئەەکەینەوە باسەکەین و ئاماژی پێەکەین بۆچی پێکانەکان بەم جۆرێ و هەتاوە پێستە کێمە لە قۆناغی کۆمەڵەکانای لە قۆناغی شانزە و لە قۆناغی داهاتووترا چی ئەبێت ئەگەر هەڵبژاردەکان با بڵێن ئەشنا 1970 خولەک یاریکردنەوە. ئێوەی بەڕێز و خۆشەویست هەر تێبینیە سەرنجێکتان هەیە لە کۆمێن بینوسن پشتیوان بەخوای گەورە من بەپێی توانە هەوڵ ئەدەم وەڵامی ئێوەی بەڕێز و خۆشەویست بدەمەوە ئەمێ ستونێک لەگەڵ ئێوەی بەڕێزە دروست بکەم سەبارەت بە یاریەکانی جامی جیهانی ئەم ڕۆژ چوار یاری بەڕێوەچوو هاوکات لای هەومان ئاشکرایە کە ئەمڕۆ هەڵبژاردەکان پەیتا و هێدی ئەتوانین بڵێن ترماڵ ئاوی لە جامی جیهانی ئەەکەن هەندێک هەڵبژاردە ئەتوانم بگەنە قۆناغی داهات و دیارترینیان هەڵبژاردەی هۆڵندا بوو کە ئەگەرباتایە بە ئەنجام یەکەم سەرکەوتنی بەدەستبێنایە بە دڵنیاییەوە ئەگەشتە قۆناغی داهاتووتر هەرچی قەتەڕی خاوەن خوێیە یاخود خاوەن ماڵ ئاوای کرد هەرچەندە خۆی هەر لە ماڵەوە بوو بەڵام ئاستی قەتەڕ بەڕاستی جێگەی سەرنج بوو بۆ بارودۆخە و بۆ ئامادەسازی بۆ ئامادەکاری کە کرا هەڵبژاردەی قەتەڕ دوای سەرفکردنی 220 میلیارد تەنها توانی یە گۆڵ تۆمار کات و هەردوو یاریەکەش شکستی هێنا هەرلانی کەم نەیتوانی یەشێک لە یاریەکان بەرامبەر بێت کە بەڕاستی ئەمە پێم وابێ کێشەیەکی زۆر گەورەیە بۆ هەڵبژاردەی قەتەڕ بۆ پێی بەشداری کرد لە کۆنکاکاف بۆ پێی بەشداری کرد لە کۆبا ئەمریکا بۆ پێی یەک دوو پاڵەوانتی بەشداری کرد و زیاتر لە 7 مانگە ئامادەکاریەکە و ئامادەسازی ئەکا و هەروەها سانچێز ئەو یاریزانانی کە ئێستا لە ژێردە سیایەتی و ڕاهێنەراتیانەکە لە مناڵیەوە لە فێرگەکان و لە قوتابخانە وەرشیەکانەوە هەتا وەکو ئێستا هێناوێتی بەدەیان و سەدان توێژینەوە و بەڕێوەچوونی سیمینار و پرۆگرام سەبارەت با تۆپی پێ بۆ پێی هەومان ئەزانی قەتەڕ ئەم ماوەی ئاخیرەوەی لێ هاتبوو بۆ ئامادەکاری بۆ جامی جیهانی کە بینیمان ئێمە بە چ شێوازێک توێژینەوەی ئەکرد بە چ شێوازێک ئامادەسازی ئەکرد وە خول و پاڵەوانتی ئەکردەوە بۆ ئەوەی هەڵبژاردەی قەتەڕ لە دوجارە دەوڵەمەند بێت لە دوجارە بتوانێت قسەیەکی جیاوازکە لە مۆندیال بەڵام بەڕاستی قەتەڕ چاوەڕوانی ئەوەی لێ ناکرا ڕاستە هیچ گومان لەوە دانیە جامی جیهانی بۆ نێشی تایبەتە ئەزمموی تەواوەتی ئەوێ هاوکا سانچێز دوای یاریەکەوتی مۆندیال کۆتایی هاتووە بەڵام جامی جیهانی کۆتایی نەهاتووە کەواتە پێچێت یعنی بەرنمەکەی ئەمان درێژخایەن بێت و زیاتر لەمە هەوڵبن بەڵام من تێناگەم یعنی هۆکارە سەرەکیەکەی سانچێز لەم کاتەیە ئەم لێ دوانە ئەدا بۆ چ پاڵەوانێکی تر خۆی ئاماداکە بۆ ئامادەسازی کە قەتەڕ کردوێتی من پێم وایە جامی دەتەوەکانی ئاسیا بەدەستبێنێ تا ڕادێکی زۆر هەواڵێکی ئەوتۆ و گرنگ و کاریگەر نییە چکە ئەزانین هیچ تیپێک لە سەر ئاستی کیشوەری ئاسیایە تەمعان ئەمە لەگەڵ ڕێزمانانی لە ئاستی هیچ تیپ و هیچ جێکێتیەک و هیچ وڵاتێک کەم ناکەینەوە بەڵام شتێکی واقعیە کە ئەبێت چاوەڕوانی بکەین لە ئاستی پێویستانی و بەراورد بە هەڵبژاردەی قەتەڕ لە ڕووی ئامادەسازیەوە وەکو پێویست نیست کە قەتەڕ زین هەڵبژاردەیەکی دەوڵەمەدا بەڵام بە هەر حاڵ هەڵبژاردەی قەتەڕ بە شایستەیی ماڵ ئاوایی کرد تۆ دوو یاری تەنها گۆڵێک تۆمارکەی نەتوانی کەسایەتی خۆت بدۆزیتەوە بەو هەموو ئامادەکاری و بەو هەموو بارودۆخە بە دڵنیاییەوە شکست چاوەڕوان دەکات و کورسی دەرەوە چاوەڕوانێکات هەرچەندە یەکێتی تۆپی پێ قەتەڕ بە فەرمی پێش دەستپێکردنی مۆندیالوتی گەورەترین ئامانجی ئێمە ئەوەیە بتوانین بگەینە قۆناغی 16 واتە قۆناغی 16یان بە دەستکەوت زانیوە هاوکاتیش ئەو گۆڵی قەتەڕ یەکەمین گۆڵە لا مێژووی جامی جیهانیدا وڵاتێکی وەکو قەتەڕ تۆماریکا بۆ پێی قەتەڕ هەتاوە کەسە خاوەنی هیچ گۆڵێک نییە لەسەر ئاستی جامی جیهانیا بەڵام قەتەڕ ئەمڕۆ ئەو شەرەفەی پێبەخشرا وەتوانی ببێتە ئەو تیپەی کە گۆڵ بکات لە جامی جیهانیدا. بەڕێزان یەکێکی تر لە یاریەکان یاری ئێران لەگەڵ هەڵبژاردەی وێڵزا بوو. ئێرانیش
ئەم یاریە قسەیەکی جیاوازی کرد لە هەمووی جیاوازتر ئەوەیە یاری داهاتوی هەڵبژاردەی ئێران بەرامبەر ئەمریکایە. ئەمریکاش جا سەیری ئەم سیناریۆکەن، ئەمریکاش ئەم شو لەگەڵ شو یاری هەیە لەگەڵ ئینگلتەرە. لە ئەگەری شکست هێنان هەڵبژاردەی ئێران و هەڵبژاردەی ئەمریکا لە نێو یاریگادا جەنگی جیهانی سێمەکەن. ئەم بەس جەنگەکە ساروخ و درۆن و F-16 ئەمانیتیانە، تۆپ و تەکتیک و پلان و ئامادەسازیە. کارۆس کیرۆس ئێوێ قسەیەکی جیاواز کات، کارۆس کیرۆس ئێوێ لەسەر حسابی هەڵبژاردەی ئێران بتوانێت قسەیەکی جیاواز کات چکە سەرکەوتنی ئێران بۆ قۆناغی 16 من پێم وابێت ئەمە گەورەترین سەروەری و گەورەترین دەستکەوتە بۆ یاری بۆ هەڵبژاردەی ئێران و بۆ کارۆس کیرۆس. ئەگەر سەیری ڕیزبەندی ئەم گروپە بکەین هەتاوەکو ئێستا ئینگلتەرا 6 خاڵی هەیە بێگوما 3 خاڵی هەیە ببورن، بەڵام ئەم شەو یاریەکات هاوکات ئێران 3 خاڵی هەیە. جاواب ئاماژە بێگەسیم سیناریۆکەن. ئەمریکایە خاڵی هەیە، وێڵزیش یە خاڵی هەیە. یاری داهاتوی ئینگلتەرا لەگەڵ وێڵزایە، یاری داهاتووی ئێرانیش لەگەڵ ئەمریکایە، کەواتە ئەتوانین بڵین جەنگی جیهانی سێیەمە لەم کۆمەڵێدا. بەڵام ئەگەر ئەم شەو هەڵبژاردەی ئینگلتەرا بتوانێت سەرکەوتن بەدەستبێنێت ناکێتە ئەو کێشمە و چاوەڕوانی ئەنجام کات و ئەم لێرە وای کرد و ئەوە هات ڕاستەوخۆ بێ ئاوردانەوە بۆ ڕابردووە بڕێتەوە بۆ قۆناغی داهاتوو بە تەئکیدیش چاوەڕوانی ئەوە لە هەڵبژاردەیەکی وەکو ئینگلتەرا ئەکرێت کە بتوانێت بڕێتەوە بە سەرشانی هەڵبژاردەی ئەمریکایە. لای هەمان ئاشکرایە یاری یەکەم هەڵبژاردەی ئینگلتەرا 6 گۆڵی تۆمار کرد. ئەمە یەکەمین مەسجە کە ناردی بۆ تێگڕای هەڵبژاردەکانی بەشداربوو لە جامی جیهانیدا. بۆیە هەڵبژاردەی ئەمریکاش ڕاستە بارودۆخی دوو یاری لە یەکتری ناچێت، ڕاستە بارودۆخەکان جیاوازە، بەڵام بە دڵنیاییەوە هەڵبژاردەی ئەمریکا بۆ ئێستا بەبێ پێوەری وەرزشی و هێز و قووەتی ئەوەی نییە بتوانێت ڕکابەری هەڵبژاردەی ئینگلتەراگا. ئازیزان هەر بەڕێزێک کۆمنتێ سەرنجێ پرسیاری هەیە بە پێی توانە من هەوڵ ئەدەم وەڵامی ئێوەی بەڕێز بدەمەوە هاوکات پێکەوە بتوانین ستونێک دروستکەین بۆ گفتوگۆکردن لەسەر گرنگترین ڕووداوەکانی جامی جیهانی ڕێز و خۆشەویستمان هەیە بۆ ئەو ئازیزانەی لا ڕاستەوخۆکەوە بینەری ئێمە بن. هەر بەڕێزێک کۆمنتی هەیە بە پێی توانە ئێمە هەوڵ ئەدەین وەڵامی ئەوەی بەڕێز و خۆشەویست بدەینەوە. دیارە بەڕێزان ئێران بۆیە ئێمە ئەڵێن هیچ دوو یاریەک لێک ناچێت. ئێمە یاری ئێرانمان بینی لە یەکەمین یاریداوە بینیمان لە دووەم یاریدا و ئەم شەویش پاش کەمێکی تر باسی هەڵبژاردەی هۆڵنداکەین بینیمان، یعنی جیاوازێکی چەند هەیە لە نێوان یاری یەکەم و لە نێوان یاری دووەمدا. بە دڵنیاییەوە یاری یەکەم کۆمەڵە هەستیاری پێوە دیارە، یاری دووەم تاڕادەیەک ئەو تەموو مژە لەسەر یاریزانەکان نامێنێ و ئەو فشارە دەرونی لەسەر یاریزانەکان و لەسەر ڕاهێنەرەکان نامێنێ. بۆ پێ یاریزانەکان ئەزان ئاسیان چۆنە، ڕاهێنەرەکان ئەزان ئەنجامەکانیان چۆنە. ئەمانە هەمووی پێکەوە گرنگترین خاڵ و گرنگترین فاکتەرە بن بۆ ئەوەی بارودۆخی هەر هەڵبژاردەیەک واقعەتی خۆی بزانێ و بزانێت لە چی ئاستێکدایە. یعنی ئەگەر هەر سەیری کەمێ پێش ئێستا بکەین ئەبی هەڵبژاردەی هۆڵندا لە تایم یەکەم بە فەرمی گەشتووە قۆناغی 16، بەڵام لە تایمی دووەمدا گۆڵکە لە تایمی دووەمدا ئیکوادۆر توانی گۆڵی بەرامبەر بوون تۆمارکات نەیەش بگاتەوە قۆناغی داهاتوو. ئەمیش جارێک سەنیگال و غانا و ئیکوادۆر و هۆڵندا ئەگەر سەیری کۆمەڵەکانیشکەین ئەبینین کە ئەمیش ئاڵۆزێکی زۆری پێوە دیارە و هەرچەندە هۆڵندا عنیل بەدەست خۆی بوو ئەیتوانێت سەرکەوێت بۆ قۆناغی داهاتووتر، بەڵام تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵین هۆڵندا لە ڕووی توانای جەستەی و کێشەی هەیە. هەڵبژاردەی ئیکوادۆر لای هەمان ئاشکرایە ئەمریکای لاتین توانای جەستەی زۆر تایبەتێوێ، بەڵام هەڵبژاردەی هۆڵندا تیپێکی تاو تەکتیکیە، خاوەنی کەسایەتێکی زۆر باشە لە ڕووی ڕاهێدەرە و کۆمەڵە یاریزانی زۆر بەتوانای هەیە. جا سەیری ئاڵۆزی ئەم گروپە بکەن. هەڵبژاردەی هۆڵندا 4 خاڵی هەیە، هەڵبژاردەی سەنیگال ئیکوادۆر ببورن 4 خاڵی هەیە، سەنیگال 3 خاڵی هەیە، هاوکاتیش قەتەر هیچ خاڵێکی نییە. یارەکانی داهاتوو بەم جۆرەی لێیە هۆڵندا ئەکرێتە بەرامبەر قەتەر، ئیکوادۆر و سەنیگال بەرامبەر یەکتری یاریەکەن. ئەگەر بێت و بەرامبەر بن ئەوە ڕاستەوخۆ هەڵبژاردەی هۆڵندا لە ئەگەری بەرامبەربوونیش یاخود لە ئەگەری سەرکەوتن ئەوە ڕاستەوخۆ بڕێت بۆ قۆناغی داهاتوو. هۆڵندا بەس بەرامبەر قەتەر سەرکەوتن بەدەست بهێنێت ئەتوانێت بگاتە قۆناغی داهاتوو. هاوکات و ئیکوادۆر و سەنیگال هەرچی بکەن لە بەرژەوەندی هەڵبژاردەی هۆڵندایە بە تایبەتی ئەگەر بێت و بەرامبەر بن. خزمەتێکی زۆر باش و زۆر کار ئاسانی بۆ هەڵبژاردەی هۆڵندا ئەکەن، بەڵام من پێم وابێ بە ڕێژەیەکی زۆر هەڵبژاردەی هۆڵندا گەشتۆتە قۆناغی داهاتوو. چکە سەنیگال و ئیکوادۆر هەر کامێکیان بیبنەوە ئەبێ بە 6 خاڵ ئەو پلێ یەکەمی سۆگەرەکە ئەگاتە قۆناغی داهاتوو، بەرامبەر بن ئەبێ بە 5 خاڵ. ئەو کاتە ئەگەر هۆڵندا شکست بێنێت
هەردوو هەڵبژاردەی سەنیگال و هەڵبژاردەی ئیکوادۆر ئەتوانن سەرکەوتن بەدەست بێن و بە پلەکانی یەکەم و دووەم بڕۆنە پێشەوە. ئەوەی کە شانسی نییە بە فەرمی لە ئێوارە کالا هەمان ئاشکرایە چۆتە دەروی کەشەکە و چۆتە دەروی پاڵانتێکە قەتەڕە هەرچی هەڵبژاردەی سەنیگال لە ئیکوادۆرە هۆڵندایە وەکو یەک شانسی گەشتنیان هەیە بە قۆناغی داهاتوو. بەڕێزان هەڵبژاردەی هۆڵندا ئەزین هەڵبژاردەیەکی تەکتیکیە و ئەزین ڕاهێنەرێکی کاریزمای وەکو ڤانگال سەرپەرشتی ئەکات. بەڵام توانای جستەیی ئەم یاریزانە بەڵام توانای جستەی ئەم تیپە و یاریزانەکانیشی تا ڕادێ جێگەی سەرنجە. ڕاستە تێ ئەگەین بارودۆخی جامی جیهانی لە ناوەڕۆکی یاخود لا نزیک بوولەوەی کە بگاتە لووتکەی کێبڕشێت لە خولە ناوخۆیەکانی جیهان و ئەوروپا پاڵەوان تێکەکرا. جا ئێوە سەرنج بن یەک ڕۆژ دوای جامی جیهانی واتە یەک ڕۆژ کاڵێن ئەو ڕۆژەی فاینەڵ ئەکرێت ڕۆژی دواتر لیڤەرپوڵ و یاری لیڤەرپوڵ و سیتی یاری لووتکە ئەکەن لە جامی خوانگەمبەر سێری ئالۆزیکەوسی یاریزانەکان کە چیان لاتوی تر یاریزان تۆ چۆن دووچاری پێکان نابێت تۆ لە پاڵاوانتێک خەڵکی بۆ پاڵاوانتێکی تر تۆ بیرۆگەر یاریزانەکانی هەڵبژاردی ئینگلتەرا بگەنە یاری کۆتایی ڕاستەخۆ 24 کاتژمێر هەر 24 کاتژمێرە تاگەنە وڵاتی ئینگلتەرا بۆیە گواردیۆلا بەتەن زەوتی من و کلۆب خۆمان یاریەکەین واتە یاریزانمان لە بەرزستانی خۆمانە چینەوە پاڵاوانێتی و بەشداری ئەو یاریە لووتکەیەکەی چکە ناکرێت یعنی تۆ جامی جیهانی تەواو بێ یەکسەر ڕاستەوخۆ یاریشی گرنگ لە نێوان لیڤەرپوڵ و لە نێوان ماسیدا بەڕێوچ یەک ڕۆژ دوای جامی جیهانی یعنی هەروەکو ڕێزێک بۆ ئەو پاڵاوانێتێک کە پاڵاوانێکە لەسەر ئاسی جیهان لەسەر ئاسی ئەوروپایە حسابات تایبەتی قەیچێکە با یەک هەفتە بۆ دە ڕۆژ پشوو بدرێ بە یاریزانەکان کەمێمان دویان دەرچێت یاریزانەکان پشوو خۆیان وەربگرن ڕاستە ئێمە لەوەتی ئەگەین بەشێکی زۆر یاریزانەکان ئەشە لە قۆناغەکانی پێشووترە دەربگرێن و نەگەنە کۆتایی بەڵام سەرباری هەموو ئەمانش یعنی یاریزان ڕۆبۆت نییە تۆ وەکو لەگەڵ ڕێزماکەم قسەیەکم وەکو کوی لە بەکاری بێنی تەنها پاڵەوانێتێکی خۆ بچێتە پێشەوە تەنها بارودۆخی خۆ بچێتە پێشەوە بۆیە بەشێکی زۆر یاریزانەکان بە دڵنیایی و دەنگا لێ بەرز بۆ و باسیوان کرد کە ناکرێت ئەم هەموو فشارە لەسەر شانی ڕاهێنەر و لەسەر شانی یاریزان بێت و بە تایبەتی ئەمە زانین کە یاریزان لە ڕیتوانای جستەی و یعنی سەیریکەیمانی هۆکاری پێکانەکەی چییە و هێرناندز یاریزانی فەڕەنسا هۆکاری پێکانەکەی چییە نیمار هۆکاری پێکانەکەی چییە ڤالەنسیا هۆکاری پێکانەکەی چییە ئەزیزان ئەمانە ئەم یاریزانانە وەکو باسم کرد ینی ماسوولکەیەکی ئاسایین تۆ ئەشێ ماسوولکەیە بەهۆی فشارکردنەوە بوەستێت نەگەڕێتەوە شوێنی خۆ یا گرش بێت بۆیە بە دڵنیاییەوە ئەتوانم بڵێم زوڵمێکی زۆر گەورە لە یاریزانەکان ئەکرێت ئەتوانم بڵێم زوڵمێکی زۆر لە ئەو بەتایبەتی کوالەتی ئەو یاریزانانی کە ڕکابەری هەم بەدەستێنانی جامی ژیانیەکەن هەم ڕکابەری بەدەستێنانی خولە ناوخۆیەکانەکەن مەزوڵمای تۆ بەڕاستی لەم یاریزانانی ئەکری سیرەکەی یاریزان لە دوای خولەشی 75 تا ڕادەیەکی زۆر ماندوو ئەبێت توانێت جێبەجێکردنی ئەرکەکانی نیە بەڵام سەیریکەین هەڵبژاردێکی وەکو ئیکوادۆر لە تایمی دووەما گۆڵی تۆمار کردوتەوە و لە کۆتا خولەکەکانەوە بە تایبەتی لە خولێکی 75 بۆ 80 بوونەوە سەیریکە توانایشی جستەی زۆر باشی هەیە بەرامبەر بە هەڵبژاردێکی تەکتیکی وەکو هۆڵندا. ئەزیزان ئەوەی کە ئەمێنێتەوە لە کۆتا یاری ئەمڕۆدا هەڵبژاردەی ئینگلتەرا و هەڵبژاردەی ئەمریکایە هەڵبژاردەی ئینگلتەرا لە یاری یەکەمدا ئەو سیما و ئەو وێنەی پیشانی هەموواندا ئامادەم بۆ بردنی جامی جیهانی باشترین پێکهاتی لە بەردەستایە ساوزگەی تا ڕادەیەکی زۆر توانیوێتی دەست و پەنجە نەربگا لەگەڵ هەڵبژاردەکانە ئەم شەو هەرچەندە ینی ئێمە ناڵین هەڵبژاردەی ئەمریکا پێوەری سەرێکشە بۆ هەڵبژاردەی ئینگلتەرا بەڵام ئەم شەو لە ئەگەری تۆمارکردنی سەر و شوار گۆڵا تەوا بێحسابیەوەکەی بۆ ئینگلتەرا بکەی کە تیپێکی ساز و ئامادەیە بۆ جامی جیهانی بەڵام چۆن تیپێکی ساز و ئامادە نابێت ینی تۆ لە هەر بنکەیەکە سەیری بکەی کۆمەڵک یاریزانی زۆر زۆر باشی پێەیە ڕاهێنەرێکی باشش لەگەڵیانایە تەنسیقێکی زۆر زۆر دروستکراوە لە ڕووی پێکانەوە گەری یاریزانەکانیشی دووچاری پێکان بن هیچ کاریگەریەکی نابێت دوو پێکاتی لە بەردەستیدا ینی فودین و گریلیش و ئەمانە کە باشنی یاریزانی پریمەر لیگن لەسەر کورسیە دەکەن یعنی تۆ چاڕانی چی لە هەڵبژاردەیەکی ئینگلتەراکەی کە نەتوانێت ئاسێکی بەرز پیشان بدات بۆیە بە دڵنیایەوە هەڵبژاردەی ئینگلتەرا ئەم شەو ئەو مەسەجەما پێڵێ ئەگەریش سەرکەوت ئەوە بێ هیچ دوو دیڵێک هەڵبژاردەی ئینگلتەرا ئەتوانێت بە فەرمی بگاتە قۆناغی داهاتوو ئەگەر پێکهاتەکەش ئامادە بێت سێرێکی پێکهاتی ئینگلتەرا بکەین بزانین بە چ شێوازێک ساوزگەی دیاری ئەمڕۆ یاری ئەکات وەکو لای هەمومان ئاشکرایە 4-2-3 یاریەکە هەڵبژاردەی ئینگلتەرا یعنی تۆ بە سەیری پێکهاتەکەکە لە دڵی بەرگریدا ماگوار و ستۆنس دوو دیارترین یاریزانی مانچستەرەکان لۆکشاو یاریزانی یونایتد
تریپەر یاریزانی ئەتلتیکۆ مەدرید، ڕایس، بێرمینگهام، دیارترین یاریزانیانی بروسیا دۆرتموند کە هەموو جیهان چاوی لەسەرێتی، سیانەی پێشەوە ستیرلینگ، ماوت، ساکا، کەی، گریلیش، ستۆن، گریلیش، فودین، کۆمەڵێک یاریزانی زۆر دیار ڕکابەری هەڵبژاردەی سەرێکی بوون ئەکەن چجا بگووە بە ڕکابەری پاڵەوانەتی. بۆیە بە هەموو شێوازێک هەڵبژاردەی ئینگلتەرا چاوەڕوانی ئەوەی لەیەکرێت کە قسەیەکی جیاواز کات لە یاری ئەم شەودا. ئازیزان پێش ئەوەی بچمە لای کۆمنتەکان کە ڕاپرسی ئەوەی بەڕز و خۆشەویستمان وەرگرت بوو وەتیر و پشک بۆ براوەی خەڵاتی براوە بکەین دەمەوێت یەک کۆمنت بەم لەسەر پێکانی یاریزانەکان. پێکانی یاریزانەکان بێ هیچ دڵێک پەیوەندی هەیە بە ماندووبوونەوە و من داوا لەو ئازیزانەکەم هەم ئەو بەڕێزانی لە کوردستان یاریزانن زۆر گرنگی بدەن بە خەوتن و زۆر گرنگی بدەن بە خواردن و پێویستی شەکات یعنی ڕاهێنەری هەڵبژاردەکان زۆر تەشیل لە خەوتن کەنەوە چکە باشترین چارەسەر بۆ ماندووبوون خەوتنە و پێویستەکە کاتی خەوتنی یاریزانەکان ڕێک بێت یعنی یەکێک لەو یاریزانان کە دووچاری پێکان هات نیمارخۆی تا ڕادێکی زۆر بەرپرسپولەی تۆ بەردەوام سەما بە تۆپەوەکەی بەردەوام بەرامبەر ئیستیفزاز ئەەکەی مە بەڕاستی یاریزانی بەرامبەر لێت قوبوڵ ناکە لە پاڵەوانتێکی جامی جیهانیدا بەتوندی لێ دەدا. شەی ڕابردوو تەنها لە تایم یەکەمە 5 جار فاوڵ لەسەر نیمار ژیرەوە تۆ حساب کە ئەم 5 جارە بێ بە 7 جار یەک جار لەو 7 جارە پێکانێکی قورس بێت یاخود بە قورسی لێ بدەن کاریگەری لەسەر ئاستەیە بێت یعنی تۆ بۆ خۆ بەدەستی خۆت خۆتەخیتە ئەو بارودۆخەوە بۆیە زۆر گرنگە ڕاهێنەر بتوانێت ئەم بارودۆخە بە باشی ئیدارە بە مامەڵە بە هاوکات ڤالنسیاش پێویست بۆ ڕاهێنەری ئیکوادۆر لە خولەکەەکانی هەفتایە و لە خولێکی 75 دایگرتایە چکە ئەو یاریزانانە هی ئەوە نەماون کا بە درێژاییەوە خولەک ڕکابەری بکەن وەکو ئەزمون ئەتوانن سوودی تەواوەتیان لێوەربگرێت. ئەمە گرنگترین ئەو خاڵانە بوو سەبارەت بە پێکانی یاریزانەکان. بەڕێزان لە کۆتاییدا ئەمەوێت تیروپشکی هەڵبژاردەی بەرازیل و هەڵبژاردەی سەربیا بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەم هاوکات لێرە شۆپێتان ڕاگەێنم کە بۆ سبەی شەو تیروپشکی هەڵبژاردەکانی ئەرجنتین لەگەڵ مەکسیکایە و شەوی داهاتووتر یاخود پێشبینی داهاتووتر یاخود خەڵاتی داهاتووتر لە یەک کەسەوە ئەکەین بە 2 کەس واتە بۆ ئەوەی چکە سپاس بخوا کۆمنتەکان زیاد لە حەد زۆرە و نزیک بۆ لە 5,000 کۆمنت ئەوەی هەڵبژاردەی بەرازیل ئێمەوتمان لە 5,000 بازیایکەین بۆ 2 خەڵات بە پێی توانە پشتیوان بەخوای گەورە هەوڵ ئەدەی لە پرۆگرامەکانی ترا زیاتر و زیاتریکەین و خەڵاتەکانیش باشترکەین و شایستە بێ بە ئێوە داوا لە هاوکارەکان مەکەم ئەگەر بتوانن تیروپشکەکەم بۆ بێنن بۆی تیروپشکەین بزانین چ بەڕێزێک ئەبێتە خاوەنی خەڵات بەس خۆش دیارە بەڕێزان ئەمە نای ئەو بەڕێزانەی کە ژمارەیەکی زۆر زۆرە لە بەردەستی منە هاوکات بەهۆی گەورەی ماشەڵڵا هاژەیە بەهۆی گەورەی شوشەکە هاوکات بەهۆی بچووکی وەرەقەکان و ئاوە دەرەکەی ئەگناگەر هەڵە نەبووم نزیک بوو لە 300 پێشبینی وەڵامی ئێوەی بەڕێز و خۆشەویست کە ڕاست بوو بۆیە ئێمە دامان ناوە لە سبێشەوە بگونجەی شەڵە ئەیکەین بە 2 خەڵات بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. پێش ئەوەی ناوی براوە دەرکەم داڵۆ ئەزیزانە ئەکەم بینەری ڕاستەوخۆی شارپرێس و شارسپۆرت بن بە بەستی ئەوەی هاوڕێیان بزانێت کێ بۆتە خاوەنی خەڵات چکە ناکرێت کۆمەڵی هاوڕێ مەسج ئەکەن بۆ پێیچ ئەڵێ کەی تیروپشکەکە ئەکرێت وە چۆن تیروپشکەکەکە ئێمە بەردەوام شەوانە هەتاوەکو ئێستا کاژمێر و ڕاستەخۆکەین عادەتی وەکو هەموو پرۆگرامێکی تر دوای پرۆگرام لە کۆتاخولەکەکانە تیروپشکەکەین بۆیە هیواداری هاوڕێیان دانیشن و بزانن چه هاوڕێک بۆتە خاوەنی خەڵات. یا الله دیارە بەڕێزان بۆ براوەی یاری نێوان بەرازیل و سەربیا کاک محەممەد بانیشاری کاکە محەممەد بانیشاری پیرۆزە هیوادارین هەموو کاتێ بەخت یاوەر و چۆن زیاوەرت بێ داوا لە کاک محەممەد دەکەین لە 24 کاتژمێری داهاتوو نامە بنێرێ بۆ پێیج مەبەستی وەرگرتنی خەڵاتەکە کە چیە و چۆنە داوای لێبوردنیش لەم ئازیزانەکەم کە نەیانتوانی ببنە خاوەنی خەڵات پشتیوان بەخوای گەورە خەڵاتەکانی شار بەردەوام ئەبێت لە سبەی شەوەکو ئاماژەم پێکردوو بەڕێز شانسیان ئەبێت ببنە خاوەنی خەڵات. من لێرەدا بەجێتانیڵم سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئەوی خۆشەویست کەمی نەرمان بوون ڕێزی بەرهەمجلات بوڵکەن کاتێکی شات بۆ ئەوی بەڕێز.